صباح طبعا بخير بالهرجي هندبن تماشا وجهدان من هجا دمجمر حفته صبيه يبدا ما تختل هولره وقت می گلستان محمد امینم دروش باش در گلوت بم همه چندین بابت مجران ببدوره بشوپینن بالا بکشن لسر آماده کردن هنجور شیرینین خمالی کلیچه به نه کیک به هر چیک به کل مالتی درست کردن به تایبتی جواجه جنزیگه و بریاره کوججن پیروزه بکرن و جای اگر مهوانک تشتکت کلیچه که دل نبروا شربته که آنکو چای و قهوه که جیچه بدگل خوشتر از ما آرد که من شربته یان جاسیره می بالا بکشن سر و مجاره و چندین بابت و مجارندن که آماده کردن زانیارینه می بهدوره بشوپینن وقتی میشی دست بکی می به کرتنوچه که دست بکن کرم کن وزیر نفخوای حکومت هرما کردستان دجوینا پارلمانتویا کردستان دا آخوی و راگهاند کوش بری بالابون ویروس کرونا لهرما کردستان حکومت برای کار جدی و پروفشنال رابویا داکو روبروی ویروس ببا گوچین هاجی اگر مترسی لسر جهکیان تاخه که هبا پارزگار دکارن قدغه رابگهینن یکسر لهمان تاخه آنکو باجاری ویجهی وزیر تندرستی حکومت هرما کردستان جرادگینا کوزه دتر 15 میلیارد دینار جو روبروبونا کرونا حاتمه خرج کرن. سامان برزنجی وزیر تندرستی حکومت هرما کردستان ده چارچوبه باشداری کرن ده کوبونا آنکو جوینا پارلمانتویا کردستان در راگهان زیادتر 15 میلیارد دینار جو کرینا پیداوستیم پزشکی ده برانگاربونا ویروس کرونا ده حاتمه خرج کرن. اما جبو یکی جدا کوبوجه آسایی هیوا و یا حیوانات جبو وزارت تندرستی کو 6 میلیون دیناره جبو روبروبونه و ویروس کرونا هاتیه ترخان کرن. جالی خبجی سرکوزیرین عراقی را دگهینه کوچ بو حال بجاردن پیش وقت پیچاوری کرن و پارلمانتوی عراقی اوه یکی چه بکن هر حال کلینه دروداوین گروپان تحریر بکنن داخواست کریه کده ما هفته دودم جمعیرانده انجام ویل کلینه جبو کشتنا خوبشاندران به اشکره کرن راگانجی که حکومت نابا سدما رجاندن خوین خلکه و هر حال ده برای گل دمینه سرکوزیران عراقی اماجه بو یکی جدا که او رجدن لسر حال بجاردن پیش وقت و جبوه مبستجی داخواست جه سروک انجومنانو نران کریه و داخوازی اراسته سروک کمار بکن و حتی نهارجی الهویه برسوینه. لالیکی دن دو تقین لسر بازگاه سپایکر رودایه و سه موشک جهت ناراسته کرن سربازن تاجی. فرمانده اپراسیون هف باشن عراقی را بگینه که سه موشکین کاتیوشا آراسته سربازگاه تاجی لبغدای هاتنه کرن و راگهانجی که اف موشک جوان باشن هزن عراقی و این کوته ده هاتنه جیگیرین کرن هاتنه آراسته کرن جوان جها و کتنه خواره. آمجه بو یکی جدایه که جبر رشن موشکی یک جوان فروکین جنگی که توی سربازگاه ده نشته بو زیانه که زیدل برکتیه. ده همان دم دجی شانه راگهاندن امنی عراقی راگهاند که دو تقین لسربازگاه سپایکر لصلاح الدین رودانه و کاریبون آگره کوپه کتیه کنترول بکن. لالیکی دن دیاره گوگل بریاردائه که 200,000 کارمندان خواه حتی هفینا سال 2021 لمالی و بریا آنلاین کار بان بکه. جیسون پوست بردف که کمپانی گوگل راگهاند که او 200,000 کارمندان وان کش بر بلافون ویروس کرونا شیاندون مالی ناوگرنه جه سرکار خواه جه آفیسن خواه و دکارن حتی هفینا سالا بیجی هر لمالی بریا آنلاین کار بکن. بریاره گوگل تنج بو فرمانبرن آفیسا سرکیه کمپانیایه لامریکا نینه جبوان دنجی بونمونه بریتانیا هندستان جی بخواد دگره. لپش بینی کرن کو اف بریار باندوره لسر کمپانی و دامزرنرن دنجی هبه.
کورتەیە ئەمە بسەر هەفتەهاتان هەژیمێچن بابەت و مژارن خوارد قبل بشۆکێنن. Ez باوەتکەم بەرینها لە مەبەحساوەیەکی کردیە و چاوە باڵندەیەن کوردستانێ تێنە ئەرشیڤکردن فۆتۆنوان تێنە گرتن هەتا کۆ بزانن هەژمارەوە چ قاسە چ جۆرن چ جۆر لڤرانە لە سەرانسەری جیهانێ نینن فێجارەژی ji ber ku devera raperên xwedî taybetmendiyek an ku siruştek taybet e cografiyayek taybet e xwezayek taybet e aniha jî keşek gelek guncaw heye ji bo jiyana bidehan ji corên balinde bi taybetî jî yên kûvî. Niha jî pirtûkek taybet bi balindeyên kûvî li sînorê Raniya tê çêkirin û dûçûn jî û lêkolînên hûr derbarê 200 corên balinde an kotayîrikên kûvî li wê deverê tê nivîsandin. Ev kitêb nêzîkî 14 sala kar jê re têkirin, lêkolîn jê re têkirin û bi awayên meydanî jî hatiye encamdan heta ku jiyana xwezayî û siruştiya wan balinde û tayîrikan bişopîne û zanyariyan jî li ser kom bike. Vê ceyan me jî bev dûre bişopînin zanbin çend corin heta niha ev kar gihîştiye ku derê. ئێمە میوانی دەرەوە دەهاتن لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی و ئاسیاوی و ئەوانە داتن بە تایبەتی خوێندکار و قوتابیانەی کە لە بواری توێژینەوەدا کاریان دەکرد. ئیدی وەفدێکی سویدی هات وەفدە سویدیەکە زۆر کۆمەڵە خوێندکاری زۆر باش بوون دەیانویست لەبارەی ناوچەکەەوە بزانم وتیان ئێوە ناوچەکەتان زۆر باش و زۆر سەوزایی و چیا و ئاو هەموو لە بواری ژینگەیەوە زۆر دۆڵەمەندن ئایا ناوچەکەتان بەچی بەناوبانگە؟ ئێمەش گوتمان وەڵا کشت و کاڵ و ئیدی گیان لەبەر و ئەوانە وتیان کووا هیچ کتێبتان هەیە لەو بارەیەوە ئیدی ئەوە ئێمەی تۆزێک شەرمەزار کرد ینی تۆزێک بە خۆماندا چوینەوە یەکێک لەوانە خۆم بووم کە ینی بۆ دەبێ ئێمە ئەو هەموو سروشت و ژینگە جوانەمان هەبێ بەڵام هیچ نووسراوێکی دەقی فۆتۆییمان نەبێ کاتێک کە میوانێک دێ بڵێن فەرمو ئەوە لەبارەی سروشتی یان لەبارەی ژینگە یان لەبارەی حتا بوارە کۆمەڵایەتیەکەش نەمان بێ ئیدی ئەوە زۆر هانی دام کە لە 2006ەوە کارکەم لەسەر ئەوەی کە کامێرەیەکم بەدەستەوە گرت و دۆڵ بە دۆڵ و ناوچە بە ناوچە و چیا بە چیا و پێدەش بە پێدەش گەڕام هەرچی بەردەستم کەوت بە فۆتۆ هەڵم گرت. لە کتێبەکەدا هەوڵم داوە بوارێکی لە ڕووی ئەکادیمیەوە ینی بابەتێکی ئەکادیمی بێ تەنیا زانیاری فرەدان نەبێ ئەمەش پێویستی وەکو بە خۆت گوتت پێویستی بە سەرچاوی زۆر هەیە و سەرچاوەکانیش دەبێت متمانە پێکرا و باوەڕ پێکراو بن. یەکێک لەو تایبەتماندانی ئەو کتێبە ڕەفتارەکانی باڵندە ڕەفتاری باڵندە واتە لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی دەروونناسیەوە شی دەکاتەوە کە چۆن مامەڵە دەکات چۆن خێزان پێک دێنێەوە چۆن کۆ دەبێتەوە چۆن کۆ دەبێتەوە لەکوێ کۆ دەبێتەوە چی دەکا ئەو پێداویستیانەی کە بۆ دروستکردنی خێزانێک چین ئەم باڵندانە هەمووی تێیدایەتی. نووسینی ئەم کتێبە تۆزێک تااقەت پڕکێن بوو. من لە 2006ەوە تا 2020 چواردە ساڵی ڕێک من ئیشم تێدا کردووە. ئەم باڵندانەی لەم کتێبەدایە 200 باڵندە لە خۆ دەگرێ. جا ئەم باڵندانە دەبنە سێ کۆمەڵە کۆمەڵەیەکیان کۆچەرین تەنیا بە ناوچەکەماندا ڕەت دەبن و لە ئاوی دەربەندەنیشێنەوە و دوای زاوزێ و دوای پشوێک و دەڕۆن ینی چەند مانگێک دەمێننەوە. بەشی دووەمیان ئەوەن کە لە چیا و بەندەنەکاندا دەمێننەوە و ڕاوی خۆیان دەکەن و هێلانە و لانەی خۆیان دروست دەکەن و خێزان پێکەوە دەنێن. جۆرێکی کەمان هەیە کە هەمیشەن و لەبەر ئەوەی ئێمە زێمان زۆرە و سەرچاوی ئاومان زۆرە و ئەم باڵندانە لە کەنار ئاوەکاندا دەمێننەوە بۆ ڕاوکردن و بۆ دروستکردنی لانە و بۆ ژیانی ڕۆژانەی خۆیان.
ئەم کتێبیان 14 ساڵی ویست. یعنی تۆ دەچی گەشتێک دەکەی چاودێری باڵندەکان دەکەی بۆ نمونە ئەمە بە چەندین ڕۆژ چاودێری کراوە لە وەرزەکاندا وەرزی هاوین وەرزی زستان وەرزی پاییس وەرزی بەهار باڵندەکان هەمووی چاودێری کراون ئەمە زانیاریەک نییە و هەر لە کۆکرابێتەوە هەڕەمەچی ئەمە چاودێری وردی باڵندەکان کراوە اینجا ئەم بەرهەمەی لێ هاتوۆتە بوو ئەوانش هەمووی حتا دیاریکردنی خۆراکی باڵندەکان کەس کە پشت بە چ جۆرە خۆراکێک دەبەستن ئێمە دەمانەوێت یەکەمیان دیزینێکی جوان بۆ من کتێبە بکەین چکە پڕە لە وێنەی ڕەنگا و ڕنگ دوای دیزینکردنەکەی دەمانەوێت چاپی بکەین لێشن ناشارمەوە چاپکردنی کتێبی ملەوەن پارەیەک و بودجەیەکی زۆر باشی دەوێت جا بۆیە ئەمە لەسەر ناوەندە ئەکادیمی و مؤسسە دەوڵەتیەکانە کە بتوانن ئەرچی چاپکردن و ئەرچی دیزینکردن و خەرجەکانی بگرنە ئەستی خۆیان چکەمە لە توانای تاکە کەسی دەرچووە. يعني تشكو مروف تبينيت كاكو أف هولن كو تنكرن داكو فان آشغن كو في تاي رقبن بالن دبن هرچو جو رقبه تاني إجالية تاكا كسيفة تانا أنجام دان حتى فيقا يعني خلقين دفرنا خلقين وان نافچانا هول ددنكو وان تومار بكن وان أشيف بكن حتى كو نينا وان ذاكرن وقلك تشتين درباس بي هيفيدكم كو عليك كبت هيبت من بفي أليفا بفي بوريفا حتى كو علي كاريا هفدو بكن بكاربن كاركي باش انجام بدن هم ببا چافكانية گزانياريان جبو متفن و همجي جبو حسكريا سروشتان كو خوازه چافكانية كتايبة تبا اگر بخوازن بون مناز بزان بن اف جورة تسيرك اللي چه دوركي هيا كارن كنگي سردان بكن كنگي تينا ديتن كنگي دچن وارن خود گوهارن كو ود گوهيزن وجم دست خوشي دوان دكن وقتی می هر هفته روزه کما هیا کو ام پنجوشانه هر هفته پنجوشان با دورت شوپینن چپ سورانی با گرمانجی با بهورامی با انکوب زازاکی با پنجوشان ما دو کو ام هل دبجرن هون تکارن پشنیارن خوابن ویسنن بون منا حزب کن بزن بن افوشا بزارا ویندن چاوا تنا گوتن انکو دربرین و درخستن و جمع بسورانی کو گرمانجی و هورامی و زازاکی هر چهار زارا ویند سرکی دوباره پنجوشیان بشوپینن سورانی دویژن درست کرد به کروانجی دویژن درست کرد لی بهورامی دویژه دروسم کرد به زازاکی جی دویژن ورشت اف وساطه گوتن رزگار کرد به سورانی رزگار کرد به کروانجی رزگار کرد اف به هورامی و به زازاکی جی دویژه فلات سورانی دویژه گرایوا کرمانجی دبیجن وگریا لب هورامی دبیجن ور ایستو هروها به زازاکیجی دبیجن آگریا لی وشه کدن جه کم تخازم بدرب شوپینن و جی هستایوا کرمانجی دبیجه رابو لب هورامی دبیجه ببورن اوه هنه خویات که ما هورامی و اونما پیش خست وگریا به هورامی گلاوا لبله رابو هستایوا ور ایستویا لب زازاکی دبیجه ورزا لالیکی دن دبیجه رشد به سورانی به کروانجین دبیجن چو به هورامی دبیجن لوا و به زازاکی دبیجن شه حسانی بو زحمتی تیده نبو تنه چند جاره که مروف دوباره بکید کاره بین سر زمان خو اگر کسی گیدن بزاراوه گیدن دیگه ما با آخوه ام نبیجن اف چه زمان بو اف شاشیتی گلک مازنه دوه که ام بیجن اف چه زاراوه بو چه دیالوگ بو اویه درسته و اگر مش هفدو جی فهم نکن می حول بدن تیمی خاله که ببینن که مش هفدو فهم بکن بخابن گلک تبینی کرن بو نمونه اگر کسی کردک بتایبتی اگر زمان کتر زانه نه کسی که دن ببینه که اوجی زمانی که هاف بش دزانه نزاراوه که یکسر زمان خود دگوهرن تخنیان عربیان فارسیان ترکیان انگلیزی شتێکی دروستە باشە مرۆڤ چەندین زمانان بزان بێ دەما کو مرۆڤ دگەهاودوو بە تایبەتی ئەگەر کورد بێ هەوڵ نەدن زاراڤایە خوا بگوهرن بە زمانێکی دن هەوڵ بدەن بە هەمان زاراڤایە خوا ji hevdû fêm bikin tê bigihên ji hevdû
لەو مامە بەستامەژی ئەوە و ئەم vê برگەی بەدورە شۆپینن ئەم باڵێ بکشێنن لەسەر زاراڤەیەن کوردی لەسەر زمانێمەی دەوڵەمەند ئەمیش هەردوو فێم بکەن لە علیەکی دن ji ber şer û aloziyên ku di navçeyên sînorî de hebû çend salek bû geştiyar nedikarin serdana zincîreçiyayê cîlo lê şarûçkeya Geverê ya Bakurê Kurdistanê bikin xwe gever xwedî taybetmendiyek taybet e xwedî siruşt û xwezayek taybet e gelek xweş e li gor têne behs kirin gor navê xwe navê gelek xweş e lêberê gel li asayîbûna vê roşanha ku tê de ew geştyarên niha diçin serdana bilindahiyên wî çiyayê dikin û gelek xweşiyê jî ji dîtina wan dîmenên li rifên dikin yên sînorî bi taybetî werdigirin. Vêce zincîra çiyayê cîlo nêzîkî 4135 metr li ser astê deryayê bilind e û di her 4 werzê salê de jî berf tê de dimîne. دیمەن و سروشتی جوان و سەحراوی زنجیرە چیای جیلۆ لە شارۆچکەی گەڤەری سەر بە پارێزگای جوولەمێرگ لە باکووری کوردستان کە هەر چوار وەرزەی ساڵ بەفر تێیدا دەمێنێتەوە سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە کە ساڵانێک بوو بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانەوە لێی بێبەش بوون بە شێوەیەک ڕۆژانە سەدان گەشتیار لە ناوخۆی تورکیا و تەنانەت لە دەرەوەی ئەو وڵاتە سەردانی دەکەن و بۆ چەند ساتێک لەناو ئەو سروشتە دەگمەنە دەمێننەوە بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکانی چەند ساڵی ڕابردوو گەشتیاران نەیان دەتوانی سەردانی زنجیرە چیای جیلۆ لە شارۆچکەی گەڤەر بکەن بەڵام ئەم ساڵ لەگەڵ ئەوەی تا ڕادەیەک دۆخی ناوچەکە ئاسایی بۆتەوە گەشتیاران لە زۆرینەی شارەکانەوە سەردانی ئەو زنجیرە چیایە دەکەن بەشێکیشان بەهۆی ئاڵۆزیەکانەوە دوای 25 ساڵ سەردانی سنوورەکەیان کردوێتەوە Keşke bu her zaman böyle olmuş olsaydı. دوای ساڵی 1995 یەکەم جارە سەردانی ئەو ناوچەیە دەکەمەوە زنجیرە چیای جیلۆ زۆر شوێنێکی خۆشە بەڵام بێخاوەنە پێشتر بەهۆی شەڕ و پێگەدانە چەکداریەکان نەمان دەتوانین سەردانی ئێرە بکەین بەڵام ئێستا دۆخەکە ئاساییە و بۆ چەندین کاتژمێر لێرە دەمێنینەوە و چێژ لە دیمەنەکانی وەردەگرین یەکێک لەو کێشانەی کە لە زۆرینەی شوێنە گەشتیارەکانی کوردستان ڕوبەڕووی گەشتیاران دەبێتەوە ڕێگای سەخت و دژوارە بەرپرسانی ناوچەکە دەڵێن گەشتیاران وەک پێویست ناتوانن بگەنە زنجیرە چیای جیلۆ بۆیە داوامان کردووە ڕێگاکانی باشتر بکرێن و هەروەها پارێزگاری لە سروشتی جوانی ناوچەکە بکرێن ئاماژە بەوەش دەکەن گەشتیاران دەتوانن کەمپ لە ناوچەکەدا دامەزرێن و شەو و ڕۆژ بمێننەوە زنجیرە چیای جیلۆ لە شارۆچکەی گەڤەری سەر بە پارێزگای جوولەمێرگ لە باکووری کوردستان 4135 متر لەسەر ئاستی دەریاوە بەرزە بەهۆی ئەوە هەر چوار وەرزەی ساڵ بەفر لە ناوچەیە دەمێنێتەوە دیمەنێکی دڵڕفێنی هەیە و گەشتیاران پۆل سەردانی دەکەن بۆ یەکەم جاریش لە ساڵی 1931 کەسێکی بەڕەگەز ئەڵمانی بە ناوی لۆدریک سپەرلیک لەگەڵ هاوڕێکەی بەسەر چیاکەدا سەرکەوت ئەڤ ji ber rewşa taybet bûya ku niha tê derbast û geştyarî sekinî bû vegere hale belê lalekî din li Xezayê ji ber şer û nearamiyê li kerta Xezayê niha wek pêwîst nigerine ajalên birîndar di nav cade û kolanên wî bajarî de çareser bikirin rexrawên selaleyên taybet bi parastina ajalan ku ji 2006 ve selale hatiye damezrandin هەوڵێکیش بۆ چارەسەرکردن ئەوان ئاژەڵان دەبەرین هاژی مەدید کەچێکە فلستینی لە باژارێ هەولێرێک و چەند ساڵان نیشتەجی بووە هەوڵ دەداوان ئاژەڵێن لەسەر جادایان بتایبەتی پسیک و کوچێکی فرۆش کچیل جەمێ هەبوو ئێن و بریندار بوون ئەوان چارەسەر بکە لێبەلێ vêcerê ji nav Xezayê bixwe me bizan rewşawan ajalan çawaye û ev rêxira û rêxistin çawa dikarin alîkariya yên birîndar bikin ئەژەڵێن غەزایە مینا خەلکێن وێ ئێش و ئازاران دکشێنن بە سەدەم عەشەرونە ئارامیاوی باژارێ بە ئەوایکی گەشتی ئەژەڵێن وێ مینا پسیک و کوچکانە گوتی کەس چاودێریاوان ناکە باندۆرەکە نەرینی خراپ لەسەر ڕەوشاوان چێبوویە. رێخستنا سەلالا یا تایبەت بە پاراستن و چاودێریە ئاژەڵان گۆدە ساڵە 2006دا لە کەرتا غەزای هاتی ئاواکردن ئەو رێخستن کوچک و پسیکان لە سەرجادەیان ددەهەف داوان بۆ پارێزە و چارەسەر بکە.
پزیشکێکی ئاژەڵان دەخویاکردن ئەو دەزانن بێ چاوە سەردەریە بوان ئاژەڵان ڕە بکەن بگوتناوی ئەگەر کوچک مەزن ببن و بەڵاو ببن وێ گەلک نەخۆشیێن گران دناوان دەچێ ببە ji ber vê yekê rakirina rayên harbûn û zêdebûnê baş e ji wan re û ji civakê re jî. دما کوچک مەزن dibin û cadeyên dibîn rastî gelek nexweşiyên giran dibin. Heger vaksîn li wan nekeve. û jêkirina rayên zêdebûnê ji tenduristiya wan re jî gelekî baş e. Ji ber zêdebûnê kêm dike. Di heman demê de jî wan û civakê diparêze. Ji aliyê xwe ve jî damezrênerê rêxistinê dibêje. Ew vaksînan li wan didin û piştre wan paqij dikin û rê li ber zêdebûna hejmara wan jî li ser cadeyan digirin. نزیکی 200 کوچکان li cem me hene û her roj zêde dibe ji ber em wan ji jadeyan didin hev. Piranî ewan nexweşin yan jî birîdarin yan jehr bi wan hatiye dayîn. Em wan dixine cihên taybet de û em digel pizîşkên ajalan li Xezê rewşa wan dişopînin, pêwîstiya me bi avahî û penagehan heye ji bo wan ajalan. Rêxistina selale biriya alîkariyan têbirê vebirin. Ji erkê wê ew e ku ajalên di nava cadeyan de bigire û rayê zêdebûna wan qut bike. Da ku ew ajal nema bikarin za û zê bikin, got vê yekê jî zêdebûn jî kêm dibe. Dê çend salên derbasbûyî de hin rêxistinên navdewletî yên li xwe girtina ajalan bi gelek erkan rabû ji bo îvalakirina baxçeyên ajalan li Xezayê. û ew ajal li kerta Rojavayê Urdunê bicêhkirin. Lê piştî çêkirina tonelan di navbera Misir û Xezayê de baxçeyên ajalan bi awayekî berçav li wî bajarî zêde bû. Rûtî Hesan, Kurdistan 24. ئەو مەژ غەزایەدیت لێبەرەوە کە ئامادەکاریان جێژنێ ها عیدا بێجا خەڵک بێجارێ هەوڵ ددن شێرینی چێ بکەن کولیچەیە چێ بکەن شەکر بکردن هەر چێک بێتن هەرێ دەڤەرێک و خۆدی تایبەتمەندیەک خۆیە تێبیرم لاڤە ڕۆژ باش دەست پێکێ دەختەم زارۆک بوونم دچون دگەڕەهانم باش شەکەرش خۆردایە هەمە خستێکی سکێ خۆدا سباوە بخێر عیداوە پیرۆز بێ وێجە ڕۆژ باش دەست پێکێ و ئەس باوەڕ دکەم تێشەکر بکرێ vê عیدێ کایدیش مر بێژێت کیژە لێ قامش لێ دگەرە هەی جەژنێ ڕۆژ باش ئەز ئێمەم لە تاخە غەربینی گولیستان کودێ بووی ئەس گەلکی فەدیۆک بووم ئەس نە گەلکی نەدگەڕیام لێ مەشەکرددا مەشەکرددا گولیستان گولیستان هەر بە چەند ڕۆژی جەژنێرمانە وی خەلک ئامادەکاریە خۆ بکەن تەوی گۆرە و شەئابوریژی ڕۆژئاوا خراپە بۆ هابوون هەیە لێ تەوی ولۆژی تەفگەرا کرین و فرۆتنی هەیە جەژنە وی خەلک خۆ حازر بکەن ئامادە بکەن شەکر زارۆکێر خوار بکردن وەگۆ ئەم لێوێدە دبینن ئەشخوا بەریە هەر تشتی گولیستان هین دەمژمێر هەفتەی سبە هەیە ئەمزان پێ خەلکێن ڕۆژئاوا هەفتەی سبەهێ دانا کەڤن بازارێ بتەنێ هین خەلکێن پێکهاتەیەن عەرەب ji گوندەوارێ قامشلۆ دەرباسی بازارێ دبن تا گۆ شەکر و شێرانیە خۆ بکردن لێ وەک ئەم دبینن لەوێدا هەموو جوورەیەن شەکر لەوێدا هەنە بێتر خەلکش خۆ جەژنە وێ ڕاحا بکردن شەکر بکردن یعنی هەموو جوورەیەن ملەبەس بکردن گولیستان نظام کێفاتەژ ملەبەسرتێ یاننا بۆ هابوون پچێکی هەیە لێوێ کرینژی هەبە ji ber got tu bikuneke Gulistan diyarê got kêfa te ji zîkê tertê ji ber got çi cara em ji cîkî xwarinê derbas dibin tê wê kêfa min ji xwarinê tê weko ana em dibînin cûreyê şekir jî lê em ê ji bo em zanibin tevger çawayê bo habûn çawayê kirîn heyan tune li vê de yek ji firoşgerên bajarê Qamişlo mirayê destpêkê sibeha te bixêr be em vê sibehê te aciz jî dikin tune ji xewra bûye behsa kirîn û firotinê bike bêtir xelk berê xwe din kirîna çi hin welatî jî dibêjin esar jî bohanê tu çi dibêjin اسعار بوهاي وكريتي مجبور عالم عيدوي بكره تفهم كر اسعار قلكي بوهاي يعني كاشمر بيتر قلبك بيتر خل بري خدن كرينا شكر حريك وطاقتها اخوي يعني ايه طاقتها يهبي ايه واجدب وايه طاقتها يتنبي ارزان دبي ها يعني ارزان كيلو بده دواي دوني فاي ويدن جا حتى الشاي وبينجوني فاي افكيروا شكري عادي اي عادي راح من سر روبالي فيسبوك جديد جو كيلو راح تشوي 28000 سوري راس 28000 هي بس او قرانه هي حتى بازا وسيزدا
وحتى شاراهي وقفي بشاراي بدوني فاي مشكله او بوهاج برقو فستق حلبي تديا فستق حلبي تيدي فستق حلبي بره يجاب بسيو بينش حزاراي 24 حزاراي مشكله اسعار بيجن بوهاي بس تكارج مرولو مقارناك تشي جداهيدنا برا اسعارات هي بري بچقاسي هات كرين انا بوي بچقاسي بري او عيدا هاني عيدا بشوك او ناشدوان بسي حزار وبينصدي بو انا بشش حزاراي سدما في بوهابوني تشي صدماوي دولار راست دولار بهاد بدما داوية دولار بتشكي داكت يعني 2500 تومات كر وكان شكر سبتي عالمي راشتي انا كم بياع مك راشتي تفهم كر خلاص سبتي سرمه انا داك بيجي من كان داخل ما بسوري كريه شكري ما جهندري سوري الشام حلبي قشي سوريا اغلبيه سوريا يعني او باجه ضرائب جي هطاون الشامي درباسي فيدت كن صرت تجار دمينه اما بياع مفرقا صرت تاجر دمينه او ضرائب او ددن سپاسیاتت کن گلیستان وقت ديار كر هل بتوي بوهابون هبه ليتفي ولوجي وكرين هبه ججن خلق حاضريه خود كن آماده کاری خود کن شکری بتری روجاهای کردستانی شاما پایتختش هندری سوریتی هل بتوي باجی سری هبن دلاری بوهای دلار امریکی جی برانبری لیره سوری جی بوهاد بتوي قدام داویه ده دات کفی کمی يعني یک دلار امریکی کمی 2000 تومار ده که ليتفي ولوجی نرخی شکرانین بوهای خو بري خلكي كل يجي مالي حاضر تكرن لي انا بيتر بري خدين كرينا ويجبر هلبت برزغريكا الكتريكي وكم زانن بيغولستان لباشارين روشافا راست جاريت ميهرتش تبو نو كونها روشكت هيبت بدرباس برجاي كردستان لافت اماجه بو يك كردن تشيكو دلم دچيچ لاكي از گلكي حش لاكيات كم جمرد بيجن تشلاكي وزوزو تشاجي تقوم شتي خوش تقوم وش بلي ويك جيت اماجه بكر كوبزاركتي اخوت فديوك ويتشرمين بو يعني تباورت كي اجي ولا بمزاركه تاخيت ميل متخستن جمت كثر بون متخستن جي لديار بكو فديوكن وقتا ما ظنت من بتشكي جرأتا وزيدتر دبي فقير بنقوليستان دلي ما باك بو راست بله گلک سواس افکارم لواج نفا واسارک خاموشلت گل مبوی سر به صبح میروشا سقایش بفدور بشوفینم بزنبن لباشارو باشارو کن کردستان روش چاوایا ده گلکی گرم بو نزیکی بنجی دبو لکم بزنبن ایرو چاوایا
بجا هر لاواژی ئەمەژە پێکرد و بەرێ زێدەتر خانمان ناوەمانەدا کولیچە چێتکردن بسکویت چێتکردن لە ڕۆژەوای کورسانش بە کۆرەوشەکە تایبەت هەیە بێجای کارەبە دەبرێ زێدەتر یەن حازر دەکرم لەوێدێ لە باشوورە کوردستانێژی چەند جۆرە شیرینی گەلک تایبەتەنە هەر دەبەرێک هەر ناوچەیەک خۆدی کولیچەیەک تایبەتە تامەکە تایبەتە بێجە چاوا چێ دکێت چاوان تشتان تەبلی هەبدوو دکێ ئەو بێجل سەر خانمێ بخوات سەکنێ هەن هەوڵ دەدەن فێر ببن فێری شتێ تازە ببن و بەڵاو بکەن سوودێ بگهێنن غێری خوا یان کە سندەنجی ڕانیا قادر یەکی ژوان خانممانە کول باشووری کوردستانی دەستکردە بچێکردنا چەند جۆرە بسکویت و کلیچەیەکی ناو ماڵێدا و بریا سوسیال میدیایژی بازرگانیە پێتکە و تەویک و بەشێکی دن تمام کریە لە زانینگە هەیە لێ ئەفکارژی وەکە حەجێکردنەکێ دەست پێ کریە ناژ میهوانم لە استودیۆ زۆر بەخێر بێ بەیانی باش دەست پێک تۆزێک بتناسین زۆرم بەلاوە سیر بوو خانمێک کە هەندەسی تەواو کردووە ئەندازیاری تەواو کردووە و دەستی بە ئیشی دروستکردنی شیرینی و ئەو شتانشی کردو چۆن بووە بەڵێ من لە مناڵیمەوە خولیای سەج دروستکردن و شیرینی و ئەوانم هەبووە ئیدی ئەمە خولیایکی منداڵیم بوو بەڵام لەبەر ئەوەی لە خوێندندا بووم ئیدی ئەوە وەکو خەیاڵ ماوە دواتر دوای تەخەروز ئیشم لەسەری کرد دوای ئەوەی کە تەخەروزم کرد و دامەزرام دەستم کرد بە کاری دروستکردنی شیرینی و خواردن بەڵام چ جۆرە شیرینی و خواردنێک ئەوانە کە لە نێو کوردانین ینی شتی ڕۆژهەڵاتی ڕۆژ ئاوایی لە هەموو وڵاتەکان چ خواردنێک تێدا زۆر باوە کەلتوریانە ئەوانم هەر هەموو هینایتە ناوماڵی کوردی بەڵام شتێک لێرەدا هەیە خواردنی ڕۆژهەڵاتی و ڕۆژ ئاوایی و بڵێ ئەوانەی ئەوروپیەکان تۆزە تامەکەیان لە دەمی تاچی کوردیدا نەشازە هەستام گۆڕانکاریەکم لە تامەکانی داکرد یعنی دەست و پەنجەی خۆمم خستە ناوی تا بە مۆدیلی ئەوان و بە تامی کوردی لەوەی تاکی کوردیش پێی بکرێتن بخواتن زۆر چاکە ئێشی تریش دەکەوە نیە بڵێ ئەندازیاری شارستانیم لە یەکێک لە فەرمانگە حکومیەکان داوام دەکەم و سەر ڕایکاری ئەندازیاریشم بەو کارانەوە خەریدارەکان زوو داوای بسکویتەوە داوا دەکەن زۆر چاکە یادی لە دایک بوونیان مەسەلەن شیرینی تایبەت دروست دەکەم لێرەوە ڕێز و سڵام لۆ مامۆستا ڕەوشەن هەیە کە لا یادی لە دایک بوونی بوو بزانم جەنابیشت دەیناسی زۆر زۆر بەدڵی بوو ئێستاش دۆکیومنتەکان وایە کە دەیگوت یەک ڕەوشەنی کچی پورم کچی پورتە؟ زۆر زۆر بەلایەوە تا ئێستاش هەموو ساڵک دەڵێ لە کاتی لەدایک بوونی باسی ئەو یادی دەکات و کاتی مامۆستای ئینگلیزیم دەورەت لە کۆرسی ئینگلیزی بەشداریم کرده بوو شتی زۆر زۆر تایبەتم لێ دروستکە زۆر بەدڵی بوو تا ئێستا دووبارە نەبوویتەوە لە ژیانم ئەویش زیرەکە لە دروستکردنی ئەو شتانە دەکەیفی بە دروستکردنی داهات کە لە کامشلۆ دەبووین هەمیشە پورم کە ئەو شتانی دروست دەکرد تایبەت ئەوانەی مڕەبەی مشمشوانە تێدا هەبوو زۆر کەیفم پێداهات لای ئەوانم زۆر دەخوارد ئەو جەوابێنە سەر بژارەکە چۆن پەرەت پێدا ئەو بوارە باسیەوەت کرد کە تامی کوردی تێکەڵ کردو بەڵام وەک خۆت وەکو بزنس چۆن پێش خست وەکو بزنس جارێ کاری فرۆشیاری لەسەر ناکەم بەس تەنها وەکو فێرکاریە حەز دەکەم تاچ کوردی ئاشنابی بۆ هونەرانە بۆ کاڵای و بابەتە جوانانە کە لە نێو کووردا بوونی نەبووە ئیدی هەر شتێک خولیا بوو دەتوانی کاری لەسەر بکەین منش لەبەر ئەوەی خولیامە کاتێکی تایبەتم لۆ تەرخان کردیە ڕۆژانە ینی لە هەفتە دوو ڕۆژ تا سێ ڕۆژ ئەو شتانە دروست دەکەم شتی زیاتر نوێتر دیراسە لەسەر دەکەم دەخوێنمەوە نەکەتە نادروستکردنیشی پێکاتەکانیشی سوود و زەرەرەکانی ئایا ئەوەی مەسەلەن ئەو نەخۆشیی هەبی دەکرێت ئەو شیرینە بخوا ئەگەر ئەو فلانە مەسەلەن وەرزشوانبی دەکرێت ئەو شیرینە بخوا ئەنی کارم لەسەر ئەوە کردی کە لەگەڵ لاشەی مرۆڤ بگونجێتن لەگەڵ تەندروستی مرۆڤ بگونجێت کە ئەو شیرینە چونکە شیرینی و خواردن زۆر بەیان بە شێوازی ناتەندروست تێکەڵ دەکرێن ینی زۆر جەختم لەسەر ئەو حاڵش کردیتەوە کە چۆن بە شێوازێکی تەندروست تێکەڵ دەکرێن لە هەما کاتش ئەوڕۆ کە مرۆڤ کێشەیەکی دیکەی هەیە ئەوش کێشە قەڵەوبوونە ئیدی هەر خواردنەکە دروستی دەکەم گەرمۆکەکانی دەپێوم یعنی سۆعات حەراریەکانی هەر خواردنەک چەندی هەیە ئیدی بە جۆرەی پێکاتەکانی مەسەلەن 100 غرام زبدەیە 250 غرام ئاردا هێلکەیەکە ئەوانە هەریەک و چەند گەرمۆکەیان هەیە کۆی دەکەمەوەلەوەی بزانم دانەیەکی ئاوا چەندی هەیە من دەتوانم ڕۆژانە چەند دانە لەوە بخۆم کە بەپێی جسمی ئینسان هەر لە هەر ڕۆژێک ئەو وزەیە کە بەکاری دەینیتن بە جۆرە ئینسانەکان دەگۆرە معادلەی BMI مان هەیە چەند معادلەیەکی تریشمان هەیە ئاین لەگەر لایەنی توبیش
تێکەڵم هەر کردیتەوە زۆر زۆر هەندەسە و تۆ بوو فەنی خواردنم تێکەڵ کردیە مەسەلەن وەکو من تاکەچی گەنج لەو تەمەنەدا بە گوێرەی هاوچێشەکە دەپێوی من چەند گەرمەکەم پێ دەوێت ئەگەر 1500 تا 2000 پێ بێ من هەوڵ دەدەم ڕۆژانە لە 1500 کەمتر بخۆم لەوەی وزنەکەم وەکو خۆی بمینێ زۆر شەکە جۆرە شیرینی هەیە بە بێشەکرد دروست بکرێت بەڵێ هەیە بێشەکرد هیچ بەڵێ هەیە دامی خۆشە دامیشی خۆشە مەسەلە زیاتر پەنیرەکان و ئەوانە تێکەڵ دەکەی لەگەڵی ئۆکێ هەفتەی ڕابردوو بسوکەی تەکەم دروست کرد لەسەر شێوەی کوارێک نەکرد ئاوا بە 2D بە 3D ینی لە هەموو لایەکەوە کوارگەکە دیار بوو هیچ شەکرم تێی نەکرد تەنها بە پەنیر و ئار و تۆزێک زبدە زۆریش بەتام بوو بە شکڵاتەش ڕازانەوەیکم لێ کرد باش ئەو کەرستانەی بۆ نمونە کە ئەوە شکلی گەزەر دەدا ئەوەی ترش دڵی بچوو بچووکە پێکەوە فراولەیە ئەوە گوڵان ئەسترۆبەریە و ئەوانە گوڵون ئەو دارە ئەو ئێستا پێداد بن کوردستانی نەف بازاران ئاسانە داوام کردی ئەو کاتیانێک کە من ئەو شتانم کڕی لە مەسەلەن 2012 داوام دەکرد بەڵێ داوام دەکرد بەس ئێستا هەیە لە دوکانەکان زۆر بەش هەیە پەیدا دەبێت و خەرجی کەمەیان نا بەپێی مەسەلەن زۆری ماوادەکان دەگۆرە بەپێی زۆری ئامێرەکان دەگۆڕێ هەیە خەرجی زۆر و هەیە خەرجی کەمە تایبەت بۆ جەژن چ باشە ئەگەر هەبێت لە ناو ماڵی کوردیدا جەژن لەبەرەوەی بۆ نەچی کۆمەڵایەتی و لە ساڵێک 2000 دووبارە دەبیتەوە یەکەممان نەکرد بەڵێ یەکەم جەژنمان نەکرد ئەم بۆ نەورۆزەشمان نەکرد ئەم جارە دەکرد ماوەتەوە سەر ئەو جەژنە ئیدی لەبەرەوەی بۆ نەچی کۆمەڵایەتی و خزم و دۆست و ناسیاوان تێیدا کۆ دەبنەوە خەڵک هەوڵ دەدا جۆرێک خۆشی خۆی لەم ڕۆژەدا دەرببڕێ لەبەر ئەوەی تاکە و زۆر دووبارە نابێتەوە بە جۆرێک لە جۆرەکان خۆشی خۆی لە بۆ جەژن دەرببڕیت جا ئایا بەجل و بەلگەی ڕەنگا و ڕەنگە یان هەشتێکی ترا بەڵام تاکەشت کە مۆرکی جەژنی پێوە دیاربی شیرینە هەر کە ناوی جەژن دێنین یەکسەر فکرمان لۆ شیرینی دەچیتن شیرینش بە جۆرەی منتیقە لە منتیقەچی دەگۆرە هەروەکو بەخۆشت باست کرد لە جەژنان بە پێی ناوچەکان ئێمە وەکو کورد وەکو عێراقی زیاتر بە کولیسە بەناوبانجین جا کولیسەی جۆز و خورمایە و هەندێک زاریش تەتەوری پێ دەکەین شتی دیکەی تێدەکەین لە قەدیمەوە گوێزی هندی و گوێز و خورما لە کولیسە دەکرا و لقم بەڕای من خۆشترینەوەی کە گوێز و خورمای تێدا بێ بەڵێ زۆر بەتامە ئیدی ئەوە شتێکی کوڵی کوردەواری ئەوەی تامەکەی ناگۆڕە هەر دەمینێتەوە لە هەمان کاتیش شکڵاتەشی تێ دەکەم زۆر جار شکڵاتەش تامی زۆر زۆر خۆشە ئافرەتی کوردی کولیسەی لە بۆ جەژن دروست دەکاتن کولیسا بۆ تا سیمایەکی جەژن لە هەر کاتێک جەژن بێ گەر کولیسە لە ماڵ نەبی وا دەزانی ئەو جەژنە نەکرایە بەڵام لەوەشیان داویستم ئەو پێوانەیە بگۆڕم هەر کولیسە نەبی زۆربەی کات لە جەژنەکان ئەو پسکویتە ڕەنگا و ڕەنگانە کە ئەوە پتیفوری پێ دەڵێن ئەوانش پسکویتن ئەو پسکویتە ڕەنگا و ڕەنگانە دروست بکەم هەر میوانەک دێ بەڕاستی زۆر زۆر سەرنجی ڕادەکێشی یعنی کە لە پێشی داتەندری سەرەتا دەڵێ بەس دەمەوێتە مەشاکەم دڵم نایە دەڵێ ڕاستەقینێ ئەوجا بادانێکیان تام بکەم منیش ڕای خۆم لەسەر بدەم بەڵام پێشەوەی کە تام بکەم حەز دەکەم هاوکاری خۆم هێرۆ مەولودی کە لە ناو شاری هەولێر لەگەڵمانە هێرۆ بەیانی باش دەزانم ئێستا نامبینین بەڵام حەز دەکەم پێت بڵێم منیش شتی خۆشم لەلایەن بەیانە ئەو ڕۆژە سۆزەکتدا کە لە فەیەکی ئەوەیەکم بۆ بێنێ ساندویشێکم بۆ بینی بەڵام نەتێنە بەهەرحاڵ دەڵێن زۆر زۆر گەرمە دەرەوە ئەمڕۆ ئەگەر کولیچە دروست بکەین لە دەرەوە دانێن دروست دەکرێت بە گەرماییەکە یان نا هێشتا نەگەیشتونە ئەو ڕادەیە بەڵێ بەیانی باش گولستان ئاگام لێ ئەوڕۆ بە شیرینی هاتوون بۆلات ئەمڕۆ بۆەوە دەبێت کەوکو خۆت باسی کە تۆ باسی شیرینی بکەی بۆ بە پێچەوانم ئەوڕۆ هیچم لەلانە ئەوڕۆ کەشوها زۆر زۆریش گەرمایکە لە ڕۆژە گەرمەکانی بێگومان مانگی گەلاژیشە کە ئێستا کەشوهای هەولێر جیاوازێکی تایبەتی هەیە لەم ڕۆژانەدا گەرماکەشی خۆشە خراپ نییە بۆ جەستە بۆ وەرگرتنی ڤیتامین دی زۆر باش ئەمڕۆ ڤیتامین دیەکی زۆرم وەرگتووە بابێ بەسەر ڕۆژەفی ئەوڕۆی هەولێر بە پێچوانە بەهۆی هەندێک کەشەی تەکنیکی نەمەتوانی کەم هەندێک بابەتی جیاوازتر بۆ بەرنامەی ڕۆژباش ئامادە بکەین لە سەرەتا وەکو ڕۆژانی ڕابردوو بەحسی کۆڕۆنا کە بووەتە بەحسێکی گەرما و گەرم لە جیهاندا لە هەرێمی کوردستان و لە هەولێریش بێگومان ئەم بەحسۆ ئەم نەخۆشی و ئەم ڤایرۆسە تا ڕادێکی زۆریش بەڵاو بووتەوە بەردەوام باز لە ڕێکارەکانی تەندروستی و خۆپاراستن دەکرێت لە لایەن بەرپرسان و لایەنێ پەیوەندیدارەوە گولستان لە هەولێر تاکو ئێستا لە کۆی گشتی 3587 کەس تووشی ڤایرۆسی کۆڕۆنا هاتووە
کە تەنها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوونەوە دووسێ کەسی دیکە توش هاتووە و لە چاکبوانیش تاکو ئێستا 2658 کەس چاک بۆتەوە لە چەکات لە دوێنێکەوە 69 کەس چاک بۆتەوە 5 حاڵەتی مردنی شەوجان لە دەستان هەبووە لە 24 کاتژمێری ڕابردوو کە یەک حاڵەتی لەهی هەولێرە تۆمار کراوە. بڕیار وایە کە کۆبوونەوەیەکی بەپەلە و گرنگ ئەمڕۆ لە پارێزگای هەولێر ئەنجام بدرێ. هێشتا دیار نییە کە کۆبوونەوەکە لەسەرچێ بەڵام پێدەچێکە لەسەر ڕێکارەکانی دیسان خۆپاراستن بەرەبەرە لە جەژنی قوربان نزیک دەبینەوە ڕەنگە هەندێ ڕێکار هەندێ بەرنامە و پلانی تایبەتیاندانە بێ بۆ ڕۆژانی جەژنەوەیش چیمسانیکە ئەم پلان و ڕێکارانە چیە بۆی کە ببینێرانی کوردستان بیسواری ڕابگەێنین. لە دوێنێکەوە کۆبوونەوەی پارلەمانی کوردستانیش دەستی پێکردووە ئەمڕۆ دووەم ڕۆژی کۆبوونەوەیە کە باز لەسەر پرسە گرنگەکان دەکە بە تایبەتی ئەوڕۆ باسی دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان دەکرێت کە ئەمڕۆ وەزیری دارایی و ئابووری وەزیری پلاندانان و هەروەها وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستان لە نێوان هەرێم و بەغدا و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیران تێدا کۆ دەبن و خوێندنەوەی یەکەم ئەنجامەدرێ. لە خوێندنەوەی دووەمیشدا پێشنیازی یاسای ماف و ئەرکی نەخۆش لە هەرێمی کوردستان ئەمانە ئەو تەوەرانە کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان دەکەوێتە بەرباست و خواست و هیواداری هاوڵاتیان لە ئەم ڕۆژانەش هاریکاری یەکتر بن بێگومان هاوکاری بۆ کەسانی کەم دەرامەت نابێ لە بیر بچێ و کەسانی کە کوردە گوتنی دەستیان بە دێمیان دەگات دەتوانن کە یارمەتی ئەو کەسانە بدەن و لەم کەش و هەواش سوودی تایبەت وەرگن و هیوای ڕۆژێکی خۆشم هەیە بۆ ئەوەتان. بەڵێ هێرۆم بیر لتەکریم فکر لتەکریە ئەزانم تێڤەگەرەوێ دلێتە بچێ شیرینی ئەزە دوو پارچەیەش دەر هەڵبگرم. باشە دلێتەیە دوو پارچە؟ نا دەنگ چوو باشە. گەلێک سپاس بۆ هەفکارە من هێرۆ کوژناو باژارێ هەولێرێت گەلمە بووش بۆڤان زانیاریان کودامە سەرڤێس بەوێجە ڕانیا بگەرمەوە لای تۆ ئەم ئیشە وەکو خۆشیت هەڵبژاردووە پلانت نییە بەرفراوانتری بکەی چونکو دەبینم هەندێک خانم هەیە بە جددی نمونەن لە ناو کۆمەلگای ئێمەدا بە کارێک حەکە حەزی لێ دەکەن کچێک هەیە ئەویش ڕەوایە کە جلوبەرگی ڕسمی تایبەتی خۆی لەسەر جلوبەرگی کوردی دادەنێ ئێستا ئیشەکەی گەورەتر کردووە هودا هەیە کە مۆم دروست دەکە ئەوش چەند خانمێک لەگەڵی ئیش دەکەنە توش بۆ نمونە ڕانیەش نابێتە ناوێک کە چەند خانمێک لەگەڵی ئیش بکەن ببێتە هۆی پیداکردنی دەرفەتی کارکردن. بەڵێ لە بەرنامەمدا هەیە ئێستا وەکو پرۆژەیەکی زۆر بچووک دەستم پێ کردووە لە پێیج بڵاوی دەکەمەوە فێرکاریەکان ئیدی چاوەڕی ئستافێک دەکەم کە لە ینی لە 1-2 هەفتەی تر دەستیان ئەوە دەبی لەگەڵەوان بە تەسویر و بە شێوازێکی زۆر زۆر نایە کە ڕەنگە کاری تەمسیلی لەگەڵ بێت لە دوورگەڵ دروستکردنی شیرینی ڤیددیۆیەکی زۆر جوان کە واتە سەور دەکەم ئەو شتە لە نێو کووردا بۆنی نەبوو بێت بە شێوازێکی جیاواز پیشانی خەڵکی بدەست کێ پشتگیریاتت کرد؟ ماڵەوە دەرەجەیەک هاوڕێیەکانم ئەوانە هەموو پشتگیریم دەکات. کۆمنتە خەڵکی فیدباکی خەڵک چییە لەسەر ئەویشانێککە ئەنجامی دەدەی داوای چ دەکەن لێت؟ فیدباکی خەڵکی هەرکە لە سناپیا لە ئینستاگرامیا لەوانە کە دام نایە بەڕاستی تا ئێستا هەر هەمویان دەستخۆشیێکی زۆر زۆر گەرم و گوڕیان کردیا کە دەڵێن نەماندیتە ئەو شتانە و داوای فێرکردن دەکەن فێرمان بکە و زۆر جاریش دەڵێن ئەگەر کاتت هەیە و نابیتە ئەرێک لۆمان دروستی بکە تامی بکەین زۆر جارکردی پێشیان دەڵێم لە دەستیان دەرناچێتەوە ئیدی لەبەر ئەوە دەمەوێت بە ڤیددیۆیەکی زۆر زۆر پرۆفشناڵانە شێوازی دروستکردنەکان بکەم لە ئەوی نەکەرتەنیا بە قسە و بە ئەوە بە دیتنیش ببینن لەلایەن ئاسانتر دەبی کۆندێک جار کە لە ئینتەرنێتیش سێژ دەکەی هەندێک کەرەستە و شت هەیە لێرە پەیدا ناکردا بین ناکرێ ئەو ئەگەر وا بێ بەشتی خۆماڵی دیارە هەموو شتێک لێرە خۆماڵی هەوڵ زیاترین شتە خۆماڵیەکان ئێستاەوە ئاردی خۆماڵی ڕۆنی خۆماڵیە تایبەت ئەو هێلکەی خۆماڵی ئەوانم بەکارهینایە دەمەوێت زیاتریش برەوە بە بەرهەمە خۆماڵیەکان بدەم دەستخۆش بێ. بەڵێ جگە لە شیرینی لە چی دیکەش دەستڕنگینی خواردن دروستکردن مقابلات سوب هەر هەموو تو دەبی ڕستۆرانتێک دانێ چاوەڕێ چ دەکەی خۆت پرۆژەیەکی بزنسی زۆر زۆر باشی سپاس ینی مادەم ئەوەت هەیە توانات داهەیە لە ئایندەیەکی نزیک فکر لەوانش بەڵێ جا شێوازەکەشی ئەگەر سەیر بکەیت زۆر هەندەسیە دەرەوەی ڕەنجی کرێمێکی کاڵە ناوەندەکەی یعنی ئەگەر ئەوە زۆر کەس نازانی چۆن ئەو ناوەندە ڕەنگێکی ترە و دەرەوەکەشی ڕەنگێکی ترە لەگەڵەوەی کە شتێکی زۆر زۆر ناسکیشە
شتێکی زۆر ناسکە ئەو خەتەی ناوەندی ڕەنگەکە و دەرەوەکەشی ڕەنگەکی دیکە ئەوە زۆر سەرنجیان ڕادەچێشی هەموو زار دەڵێن ئەوەکو دروست دەکەی دوو ڕەنگ لەگەڵ یەک و ئەو خەتەک و هاتە ناوی بڵێ مش دەڵم ئەوە حیلەکی هەندەسیە بە هەموو کەسی ناڵێ بەس کە ئیشاڵێ لە ڤیددیۆیەکەدا ئەوانش هەمووی باز دەکەن هەمووی باز ڕەنگەکان ئەو ڕەنگانە تەبیعین سروشتین ڕەنگی سروشتی تۆزەک لە حەلەویات زەحمەتە لەوە بەرە مەسەلەن ئەگەر ڕەنگی سوور بەکاربینم دەبی چەوەندەری بەکاربینم تامی چەوەندەر لەگەڵ حەلەویات زۆر ناگونجێ بۆ چەشتەکانە ڕەنجی سروشتیە بەڵام بۆ حەلەویات دەبی ڕەنگی دەستکرد بەکاربینە هیچ تەسیرێکی وای نییە بەس ئەوش لە براندە باوەڕ پێکراوەکان چکە زۆربەی ڕەنگ هەیە تەسیر لەسەر سەحەتی ئینسان دەکات باش نییە بەس ئەو ڕەنگانێک کە لە براندی باوەڕ پێکراون ئەوانە بەکاردێنە ئەو شتانە زۆر سەرنجی منداڵ ڕادەکێشێ ڕاستە وانە ڕاستە زۆر زۆر بە تایبەت ئەوانە گەورە و بچووک لە هەردوو ڕەگە سەرنجیا ڕادەکێشی بەس منداڵ بە تایبەتی جەژنیش بۆ نەچی منداڵانە ئەوان زیاتر شیرینی دەخۆن وڵاوەندە گەورەکان شیرینی و شکڵێت توشتی وا دەخۆن منداڵەکان لەوانەیە ئەوان وایە قەبارەکەیشی مهمە لێرە بە قەبارەکی بچووک دروستم کردێ کە میوان لە جەژنان دێتن مثلەن هەر میوانە کە دەردەسی ئەکید حەوتەشت ماڵ دەکا بەسەریەکەوە جەژنانە لە هەمویان دەکا لە هەر شوێنە و دەبی پارچەک بخواتن بەلەبەرەوە بە قەبارەی بچووک بچووکیش دروستم کردێ قەبارەیەکی وە سەرنجڕاکێشی شەو دەشخوا هەم دڵی خاوەن ماڵ نایەشیتن کە بڵێ زۆرم خواردێ لە شوێنی تر خواردێتتر ناتوانم بخۆم بەس ئاوا هەم سەرنجی ڕادەچێشی شتێکی نەبینراوە و هەمیش ئەوەندە شوێنە ناگری دەتوانی بیخوا ئەو جارانی ئێستا بۆ جێژن چیت ئامادە کردووە بۆ ماڵێ من خۆم لە بەرنامەم دەهابوو ئەمڕۆ بچم شت بکڕم بەیانی دروستی بکەم بەس دوێنێ شەو کە درەنگ خەبەرم پێدرا پێکاتەکانم هیچ لە ماڵ نەبوو لەبەر ئەوە هەر ئەوەندە شتم دروست کردیا وەکو ئەوڕۆ لە تەلەڤیزیۆن ئەوە ناگەڕێتەوە ماڵێ ناگەڕێتەوە حەزم کردشتی جوانتر بەس ینی ئەو پێکاتانێکە لە ماڵێ هەم بوو هەر ئەوە توانیم ئەوە دروست بکەم تەنانەت ڕەنگی پرتەقاڵیم نەبوو ڕەنجی پەمەیی و زردم تێکەڵ کرد پرتەقاڵیم لێ دروست هەندێک جار ئەو ڕنگانش کە مەسەلەن نیگارکێشەکان بەکاری دێنن فکرم لەوانی شوەرگرتیە کە ڕەنگە کتنەبی بەنانە بەیە بەرکردن هەر ئەو شتێکە لە ماڵێ هەتا بتوانانی لێ درستی ئەوجە بۆ ماڵێکی جۆرەك دروستەکەی کوردەواری یانەوانی مۆدرن پێ بڵێن مۆدرن هەردووکی دروست دەکەم چکە ئیوا هەیە بە تەمەنەکان زۆر ئەو شتانە عقلیان نایگرێتن ئەوانەی کە بە تەمەندا پیرە و باەوە چیە؟ ئەوە بەس لە تەمەنی خۆمان ئەوانە دروست دەکەم کولیسا ئەوە کو بڵێ کوردەواری هەردەبی هەبێت ئەوانی تریش کوکیز دامنایە دروست بکەم و بەرازقی و چاومەست شێوەی زۆر جوانی هەیە و ئەو جۆرە بتی فۆر و بسکویتانە زۆر چاکە دەستێتە ساوە دوای باش بەناوە پێم بڵێ مالەکەت لە کوێ بۆەوەی جژن بێن سەردانتان بکەم دەستخۆش ڕانیم قادر هەم ئاندازیار هەمژی دەسترەنگین کوتت گەل من بووی دەست بهێدە ڕۆژ باشدە هەر گەل من بمێنە مەڕۆ چونکە ئەگەر بڕۆ ئێستا برادران دەڵێن ئیتۆش نادەنێ هیچم نادەنێن دەمەوێت دانەیەکتر بخۆم و یەکسەر دێن دەخۆنەوە جە لێرە بمێنە تو ساحبیشەکەی باشە دەست خۆشرانە لەگۆر راپۆرتەکە پێگەیە هێل سلاین کاتێ بەڵافکردن لێکۆڵینێکێدا دەرکەتیا کوترە چەندین جۆرە ڤیتامین و مادەیان تێدایە و سیستەمە بەرگریە لاشێ مرۆڤ بەهێز دەکەن هاژی بەشە سوودێنتری کوترە هەمێ بە هەبدورە بشۆپینونوە کەو دیارە ترە دژە ئۆکسیدی تێدایە و جستەیە و لاشێ مرۆڤ بەهێز دکە و ژە شێر پەنجەیە دپارێزە یەک ژە سوودێنتدن ئەوە کو تەندروستیا دل بەهێز دکە و ڕێنادا و خوێنبەر تووشی هیشکبوونێ ببن لارێکی دنجی ترە ڕێژەیەکە زێدە یا پۆتاسیۆمێ تێدایە و کار لەسەر ڕێخستنە پەستانە خوێنێتکە چالاکێن مرۆڤژی زێدە دکە و هەروەها سوودێن زێدەتر ji bo ku endamên demar heye. Tirê sûdekî zor ji bo êsk û cimgeyan jî heye ev li gor raporta ku hatiye belav kirin. بێگومان خوانا ترێ و شیرینی نەشیرینی ینی فێکی و میوە ڕێژەیەکە زێدە شیرینی تێدا هەیە لە مۆچ بۆوان کەسێن و شەکرن جۆمە هەیە تمی دەبێژنەوە خۆ دووری خواردناتر هە بکەن ژێکوترە بخواژی ڕێژەیەکە بلندا شەکر تێدا هەیە و لەیمونژی یەک و نزانی بوو بێزانیارێ زێویتکەم و هوند بە تمی تەندروستێکە باش بن کێف و خۆشیە دەبن ژنها و حتا ڕۆژە شەمبیە
گەر هەبدوو نابن لە فێدەرێ ڕۆژاشە بێ دووبارەز دەکەرم ڕۆژە دوێە جژنەیە ژها بە ژوەر دەبێژم جژنەوە پیرۆز بێ خێر و سلامەت بێ لە بۆ هەر کوردێکی لە هەر جهەکی بێت کوردستانە بێت دەرەوە بێ ساغ و سەلامەت بن پابند بن بە ڕێنمایەن خۆ پاراستنێ ڕاستە جەژن تێکردن لێ دووبارە پابند بن و هەشتن دووسیا خوا بن و هەزە شیرینی خۆ بخۆ و خاترەوە